هونەرمەندی میوزیسیانی کورد هۆشنگ کامکار بەرهەمێکی نوێی بڵاو دەکاتەوە. بەرهەمەکە بە ناوی ئاوای کوردانەوەیە و تیایدا لە ئۆرکسترایەکدا ئامێرە فۆلکلۆرەکان ئاوێتەی گۆرانیەکانی ناوچە جیاوازەکانی کوردستان کردووە و بەرهەمەکە لە ڕاستیدا کۆکراوەی بەرهەمەکانی پێشووی کامکارەکانە. هۆشنگ کامکار لە دایکبووی ساڵی 1946 لە شاری سنەی ڕۆژهەڵاتی کوردستان و سەرپەرشتیاری هونەری گروپی کامکارانە. هونەرمەند حەسەن کامکاری باوکی یەکەم مامۆستای بووە، دواتر بووە بە خوێندکار لە زانستگەی هونەرە جوانەکانی زانکۆی تاران و لە ئەکادمیای سانتا سیسیلیا لە شاری ڕۆمای ئیتالیا درێژەی بە خوێندنی ئەکادمی میوزیک داوە. هۆشنگ کامکار ئاوازدانەر، نووسەر و وەرگێڕێکی بەتوانایە. لە دیارترین بەرهەمەکانی بریتین لە بەهارانی ئاویەر، زەردی خەزان و بە هاوکاری لەگەڵ ئەرسەلان کامکاردا دروستی کردوون.